سپاس بۆخوا وەکو ئەنجامێکی باشمان هێنا لە هەر سێ قۆناغی سەرەتایی، قۆناغی ناوەندی، قۆناغی دواناوەندی. فەزڵ بۆخوا نزیکەی لە هەر قۆناغێکی دە تەڵەبەمان لە یەکەمەکانە، بەڵام بە کۆی ناوەندی دواناوەندەکان لە نمرەی 90ەوە بۆ 100 نزیکەی 158 تەڵەبەمان هەیە لە ناوەندی، لە دواناوەندێکەش نزیکەی 120 تەڵەبەمان هەیە. وەکو ڕەوش هەموو ئاگداری کە ڕەوشی مامۆستایانی خوێندی کوردی ڕەوشێکی ماندوو نەناسە، ڕەوشێکی زۆر وەکەڵێت قورسە، بەڵام لەگەڵ سەرەڕای ئەو هەموو کورسیە و ئەو هەموو ماندووە لەوە مامۆستایانی خوێندی کوردی کۆڵیان نەدا لە قوتابخانەکان لەوانەکان بەردەوام. فەرشین عادل عوسمان من لە قوتابخانەی سۆلافم لە داخوو کۆنمرەم 98.43 هەر لە مناڵیوە خولیای پزیشکی گشتیم هەیە ئینشاءالله بچم بۆ پزیشکی گشتی. بەڕاستەکەی ساڵێکی قورس و بە نسبەت مامۆستایانە و خوێندی کوردیەوە، بەڵام خۆشبەختانە ئەمە بەرهەمەکەمان چنیەوە مناڵانی کورد مامۆستایان دڵسۆزی مامۆستایان و دڵسۆزی بەڕێوەبەری و سەرپەرشتیارەکان بەڕاستەکەی ئەمە وای کردووە هەموو ساڵێک ئێمە لە یەکەمەکانی عێراق و شاری کردکابین و ئەم ئاستە شێرینەوە هیچ بیست ئاستە گێڕامان ناگرێ ئینشاڵڵا. خوێندکار ئیمان مەڕوان لە قوتابخانەی ئامادەی کوردستانی کچان لە دووس خورماتوو توانیم بە نمرەی 97.57 توانیم بمە یەکەمی دووس خورماتوو. ئەلحەمدولیلا هەستێکی زۆر خۆشم هەیە و زۆر سوپاسی خانەوادەکەم و قوتابخانەکەمەکەم و مامۆستایانم کە زۆرمان دووبوون لەگەڵم. قسەی کۆتایی ڤاڕ دەیکات.